گویان لێگرن چ ڕێنماییەک دەرەکەن ڕێنمایەکان تەبعاً هەمووی بۆ هەموو لایەکە ئەمان زیاتر شارەزاییانەیە هەر شتێکیان هەبێت پێتانەڵن بۆیە تکایە گویان لێگرن وەزایدن لە مەسلەی ڕسمگرتیشە تکایە هەمووتان لە مەسنجەر لە ببورن لە وەتساپ لە گروپ چاتی حەڤەی شوبات هەموو ڕسمەکانتان پێگات دڵنیابن لەوەی هەمووتان ڕسمتانەگیرێ جا ئەوەی کە مهم نەبێت لێرە بەلاتانەوە ڕسمگرتنە چونکە زۆرتان پێوەی مەشغوڵن ئێوە ئەگەر بێنەوە ڕسمەکان بە جەماعی بگرین هەر بۆ کەیسەکەدان ئیسفادەیە هەم بۆ چوزانم لای محامیەکانیشتان و دووبارەش دووبارەیەکەینەوە تکایە ئامادە بن لە بەردەم پەرلەمانی سکۆتلەند سێزدەی مانگی هەشت کۆ بینەوە دیسان بۆ دووبارەکردنەوە بۆ ئیدانەکردنی دژی دەسەڵاتی تورکیا کاتووە لایەک تەقریبەن لە هەرێمی گرتووە زۆر سپاسانەکەم.